ئیدارەی گەرمیان پێویستی بە 81 فەرمانبەرە و دایان دەمەزرێنێت. هەروەها ئەو زەویانش کە کشت و کاڵی و بەپیتن نادرێ بە فەرمانبەران. ئەمانە و چەندین هەواڵی ترم بۆیەناوە. سڵاوتان لێبێت. خوا دەروێکی لە گەرمیانێ دانەمەزراوەکان کردوێتەوە و ئێستا ئیدارەی گەرمیان 81 کەس بە گرێبەستدا دەمەزرێنێت. ئیدارەکە دەڵێت ئەو دامەزراندنە هەر لە شۆفێر و کارگوزارەوە تاوەکو فەرمانبەری بەشە جیاوازەکان بەپێی پسپۆری جیاواز دەیانگرێتەوە و مەرجیشیان هەیە. ئەمڕۆ لە ڕاگەیەنراوێکدا ئیدارەی گەرمیان ئاماژەی بۆ ئەوە کردووە تا 15 ڕۆژی دیکە دەتوانن بە شێوەی ئۆنلاین فۆرمەکە پڕ بکەنەوە و هەڵکو چانسی ئەوەتانە بێت لە ناو دیوانی ئیدارەکەتدا بمەزرێت. دامەزراندنەکە بەپێی خاڵبەندی دەبێت و ڕەچاوی بڕوانامە و باری خێزانی و ژن و منداڵیش کراوە بۆ دامەزراندن. خوێندکارانی ماستەر و دکتۆرا بە زۆر وایان لێکراوە دەبێت زیرەک بن و لەسەر جەموانەکاندا دەربچنەگینا لەوانەیەکیان زیاتر بکەون لە سیمیستەرێک ئەوە بەکەوتوو هەژمار دەکرێن. ئەمڕۆ پێنجشەممان لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ژمارەی خوێندکاری کەوتوی خوێندنی باڵا گرت بوونەوە داوایان کرد چارەسەرێک بۆ کێشەکانیان بدۆزرێتەوە بەپێی ئەو سیستەمەی کە لە خوێندنی باڵای پرۆگرامەکانی ماستەر و دکتۆرا دیاریکراوە. هەر خوێندکارێک لە یەک وانەیان زیاتر بکەوێت لە هەر سیمیستەرێک بە کەوتوو هەژمار دەکرێت. ئەوانشی کەوتون ژمارەیان نزیکەی 80 خوێندکار دەبێت. سوعاد عەبدوڕەحمان خوێندکارێکی خوێندنی ماستەرە لە زانکۆی کۆیە بە 964 وت من لە خولی دووەم دەرنەچووم و تەنیان لە یەک وانە کەوت بوو. داوا دەکەین یارمەتیەکمان بدەن و بتوانین درێژە بە خوێندنەکەمان بدەین و بەردەوام بین. زیاتر لە 5 جارە ئەو خوێندکارانە لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا گرت دەبنەوە تاوەکو ئێستا وەڵامی داواکاریەکانیان نەدراوەتەوە. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردووەوە بۆ ئەمڕۆ نرخی بنزینی نۆرمال لە هەولێر بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە لە 60 تاوەکو نزیکەی 100 دینار چۆتە سەر نرخەکەی بۆ هەر لیترێک. پامنێری 964 سەردانی ژمارەیەک بنزیخانەی ناو هەولێری کردو دەڵێت بەڵێ نرخی بنزینی نۆرمال بەرز بۆتەوە لە هەندێک بنزیخانە گەیشتۆتە 925 دینار. ئەو کەسانەی لەو بنزیخانە کار دەکەن بۆ 964 دەڵێن ڕۆژی سێشەممەی ڕابردوو واتە پێرێ. نرخی 1 لیتر بنزینی نۆرمال 850 دینار بوو بەڵام ئەمڕۆ بەرزبووەتەوە بۆ 910 دینار لە هەندێک بنزیخانەش تا 925 دینار بەرزبووەتەوە. خاوەنی یەکێک لە بنزیخانەکان بە 964 و دوو هۆکاری سەرەکی هەیە بۆ گرانبوونی نرخی بنزینی نۆرمال. یەکێکیانەوەیە لۆدێکی زۆر لەسەر کۆمپانیای کار هەیە کە دابینکەرێکی زۆری بنزینە. هەروەها دووەمیان داخستنی ژمارەیەک پاڵاوگەی نایاساییە لە سنووری هەولێر وتیشی. بەڵام ئەو کاتیە و بە شۆفێران دەڵێ نرخی بنزینی نۆرمال لەوە زیاتر بەرز نابێتەوە ڕەنگی شەدا ببەسێت. هێشتا زەوی فەرمانبەران دابش نەکراوە کەچی کێشەی ئەوە هەیە ئەو زەویە کشتتوکاڵیە و بە عەمەل دێت یان ناکە پێیان دەدرێت. هەر لە ئێستاوە کشتتوکاڵی هەڵەبجە دەڵێت بە هیچ شێوەیەک ڕازی نابن ئەو زەویە کشتتوکاڵیانەی بەپیتن بدرێت بە فەرمانبەران بەڵکو زەوی بەردەڵانیان هەیە و ئەوەیان بۆ ئامادە دەکەن. ستار مەحموود بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەڵەبجە بە 964 وت پێداگرن کە هیچ زەویەکی بەپیتی کشتتوکاڵی لە سنووری پارێزگاکەیان بۆ دابشکردن بەسەر فەرمانبەران دەستنیشان نەکرێت و ئەوان دەستکاریکردنی ئەم جۆرە زەویە ڕەت دەکەنەوە. وتیشی زەوی لە جۆری بەردەڵانمان بۆم پرۆسەیە پێشنیار کردووە ئەگەریش ڕوبەرەکەی کەم بێت ئەو زەویە کشتتوکاڵیانەی کەمتر بەپیتن دەخرێتە ناو پرۆسەی دابشکردنەکەەوە. ڕۆژی 27 سی 2024 حکوومەت یاریەم بڕیاری دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەران دەرکرد و وەزارەتی شارەوانیشی ڕاستبار بە ئەنجامدانی ئامادەکاریەکان بۆ ئەو دابشکردنە. هەواڵەکانە پێشکەشکردن شاد.